بەرپرسیارەتێکی لەسەر نییە بەڵام ئێمە دیسان جەخت دەکەینەوە شتێک لێرە و لە پەیڕەوی بەرکاریش نییە بە ناوی پشوو ئێمە دوو شتمان هێناوە ناومان ناوە وەرزی گرێدان جا دووە یاسێ ڕەئیەکان دوای دەخرێتە دەنگدان بۆیە هیوادارم لەوە دەرباز بین کە پشوو نییە لەبەرەوەی تاکید کراوەتەوە پەرلەمانتاران لیژنەمەعنیەکان لە کاری خۆیانان لە نێوان هەردوو وەرزی گرێدانەکان یا هەر سێ وەرز بێ تێبینەیەکی تریژەر بۆ خۆمانە دوایی هیوادارم معالەجەی کەین ئێمە ناومان ناوە وەرزی گرێدان دەڵێن دوو وەرزی گرێدان هەیە بەڵام لە خاڵی دوو دەڵێن وەرزی یاسادانان ڕەنگە ئەوەش یەک بخرێ باشە سپاس ڕاستە وایە کاک عومەر نوقتەی نظامی بەرز سەرۆکی پەرلەمان هەڵەیەک ڕووی داوە پێم وستە هاوکاریان بکەم ڕاست بێتەوە چکە جەنابی دکتۆر فرسەد وتی لە نێوان دوو وەرزی یاسادانان یعنی على ئاساس ئێمە ئەگەر سەرنجی خاڵی چوار دەنووسراوە دوو وەرزەکە ئێمە لەسەر ئەوە سەرنجمانە بوو دوو وەرزەکە لە خاڵی چوار تەنها ڕاستکردنەوەی بۆ جەنابی دکتۆر فرسەد بەڵێ بەڵێ باش لە خاڵی چوار نووسراوە دوو وەرزەکە لەکوێ کاک عومەر پەرلەمان بۆی هەیە دوای ئەوڵێ بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامەکان ماوەی گرێدانی هەر یەک لە دوو وەرزەکە بەڵێ بەڵێ ئەلێوایە بڕیارەکە دراوە بەڵێ بەڵێ ڕاستە بەڵێ ئەوە بەڵێ ئەگەر کرا بە سێ وەرزەوە بەسی دکتۆر شێرکۆ ئەوە بوو کە لەسەر ناوە تەرحی کرد بەڵێ بەڵێ باش باشە دەست خۆش ئەچینە سەر مادەی دوای ئەو کە مادەی هەشتە مادەی هەشت یەکەم سەرۆکایەتی پەرلەمان یالانی کەم سێیەکی ژمارەی ئەندامان بۆیان هەیە بانگێشتی کۆبوونەوەیەکی نائاسایی بکەن کۆبوونەوەکەش تەنیا بۆ تێڕوانینی ئەو بابەتانە دەبێت کە لە بانگێشتەکەدا دیاری کراون دووەم سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستدا لە سەرداوای سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگێشتی کۆبوونەوەیەکی نائاسایی دەکات باش چی قسەی هەیە لەسەر ئەم مادەیە با ناوی خۆی بنووسێ بس أو باش خاتو زوزان صادق برای سروکی پارلمانی من بسیاره که های از حس کم لجنه بمارون که نکل سر بدتن تخالو ایکی دایهاتی سروکاتی پارلمانیان لانی کم سی یکی جماره اندامان بوی هیا بانگشی کوبونوی نه آسایی بکتن ام سی یکی چنده یک لسر سه يعني تا البيراوي كيفن دا اكل سر چاربو يعني الفيري بسيارة من او عبرت چيه يعني كريا اكل سر سيان اكل سر چاره عبرت چيه الجهورينا افيري دا سپاس باش سپاس برسكك صالح فقيه برئيس سروكي برلمان السروكايتي برلمان پێشتر پێناسە کراوە دەستەی سەرۆکایەتی ئەوەی بۆیان هەیە ڕەنگە وشەیەکی بۆ بدۆزێتەوە مستەڵاحیتر بێت دەتوانن یان هەر خاڵێکی تر بێ لە هەردوو خاڵەکە باس کۆبوونەوەیەکی کردووە لە باتی کۆبوونەوەیەکی هەر کۆبوونەوەی ئاسایی بێ
لە خاڵی دۆما سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستا و لە کاتی پێویستەی ناوێ مادەم لە سەر داوای سەرۆکی هەرێمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت دیارە شتێکی پێویستە بۆیە بانگێشتەکەن و سپاس. باشە سپاس. بەڕێز کاک عەبدولعەزیز. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی یەک گەڵێ سەرۆکایەتی پەرلەمان یان لانی کەم سەیەکی ژمارەی ئەندامان بۆیان هەیە لێرەدا ینی هەست بە نەوعێک لەواکەین کە سەرۆکی پەرلەمان بە تەواوەتی سەلاحیەتەکانی لێ سەنراوەتەوە ینی ئەوە گەیشتە بوو لە سەلاحیەتەکانی سەرۆکی پەرلەمان کە داوای کۆبوونەوەی ئاسایی بکە. لە خاڵی دوودا ئەڵێ سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستانی سەرۆکی هەرێمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەتوانن داوای بانگێشت کۆبوونەوەی ئاسایی بکەن بەڵام لێرە سەلاحیەت لە سەرۆکی پەرلەمان سەنراوەتەوە کە داوای کۆبوونەوەی ئاسایی بکە. لەبەرەوە من پێم باشە ئەو سەلاحیەتە لێرەدا بگەڕێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان یان لانی کەم سەرس. باشە سپاس. خاتو زولفا مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری پێشنیازەکەی کاک عەبدولعەزیز دەکەم. باشە سپاس. بەڕێز خاتو مونیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکەی کاک عادل دەکەم. سپاس. خاتو پەروا عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی یەکەم بەڵێ منیش پێم وایە ئەبێ سەرۆکی پەرلەمان بێ سەبارەت بە خاڵی دووهەم خۆی لەویا وتراوە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەواتە سەرۆکی پەرلەمانیش دیسانە و دووبارە کراوەتەوە ئەگەر لە خاڵی یەکەمە ئەوە لا ببرێت دژی مادەی 49 یاسای هەڵبژاردنەکانەکە گرنگە ئەوە لە بەرچاو بگیرێ. باشە سپاس. بەڕێز دکتۆرە بەهار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە من خۆم لە پەیڕەوەکە بەشدار بووم بەڵام ئێستا هەستمان پێ کردووە کە لە یاسای هەڵبژاردنە بڕگەی دووەم لە مادەی 49 ئەڵێ سەرۆکی پەرلەمان یعنی سەرۆکی پەرلەمان یالانی کەم سەیەکی ژمارەی ئەندامەکانی بۆیان هەیە داوای بەستنی دانیشتنی ئاسایی بکەن بۆیە ئەبێ ئەمە یعنی بەبێ دەنگدان سەرۆکایەتی بکرێتە سەرۆک بۆی گونجاو بێ لەگەڵ ئەو یاسایە. باشە سپاس. بەڕێز کاک عومەر عنایەت. دیارە یەک جارکردنتان بە یەکەم و ئەمجار لە بیر چووم. بەڕێز سەرۆکی پەرلەمان وشەی کۆبوونەوە هاتووە لە هەر سێکیابێ بکرێ بە دانیشتن ئەوەی جێ لە سەرنجەکە بۆ معالەجەکردنی ئەو ئەگەر داوای کۆبوونەوەی نائاسایی کرا و نیساب تەواو نەبوو من پێشنیارەکەم بەم شێوەیە معالەجە بکرێت. لە ئەخیری هەردوو بڕگەکەەوە بنووسێ ئەگەر لە وادەی دیاری کراودا ڕێژەی یاسایی تەواو نەبوو بۆ بەستبنی دانیشتنەکە سەرۆکی پەرلەمان وادەیەکی دی دیاری بکات بۆ هەمان بەبەست وەک ئەوەی کە ئێمە داوای دانیشتنی ئاساییمان کرد ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانی بەڕێز شەرت نییە بۆ بابەتێکی وا حەساس بێ لەوانەیە بابەتێکی کە بێ بابەتی ترە ئێمە ئێستا باز لە پەرلەمانی ئەەکەین کە سبێنێ بۆ دەیان ساڵ ئەمەمە دانێن ئەم پەیڕەوە مجموعەی ئەندامی پەرلەمان ژمارەی یاسایی داوای دانیشتێکی پەرلەمانەکەن ئەو دانیشتنە ئەگەر تەواو نەبوو سوتفە لە سەفەر بوون لە دەرەوە بوون لە خارج بوون وەت نیساب تەواو نەبوو سەرۆکی پەرلەمان بۆی هەبێ داوا وادەیەکی تر دیاری بکە یەک جار وادەی کە دیاری بکە تا ئەو کاتێ نیساب تەواو بێ بۆی جارێککە ئیمزا کۆ نەکرێتەوە ینی بۆی یەک لەسەر سێ ئەندامان جارێکە واژە کۆ بکەنەوە. باشە سپاس. معالەجە بکرێ ئەو بابەت. زۆر سپاس. بەڵێ باشە سپاس. فەرموون بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕۆ. فەرموو بەڕێز دکتۆر فورسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیاری ئەوە کرا بۆچی یەک لەسەر سێ لەبەر ئەوەی یەک لەسەر چارمان کردێک لەسەر سێ تاوەکو لەگەڵ یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بگونجێت چکە لەوێ یەک لەسەر سێ بوو لە پەیڕۆ یەک لەسەر چار بوو سەبارەت بۆ سەرۆکایەتی بکرێتە سەرۆک هیچ کێشەی تێدا نیە با بکرێتە سەرۆک بەڵام هیچ یعنی تعارضش ناکات لەگەڵ یاسایی چکە تو نای دەسەڵاتەکە پراوانەکەی لە جیاتی تەنها سەرۆک بڕیار بە سەرۆکایەتی بەس ئەگەر ئەوەی دەیخینە ئەو کاتی سیاغی دەکەینەوە کێشەی تێدا نیە ئەوەی تریش لە چوارچێوەی با بڵێن سیاغەکان ئەو مادەیە دواتر ڕای ئەندامان دەنووسینەوە زۆر سپاس. باش سپاس. سەرنجی تر نییە وانە ئەچینە مادەی نۆ فەرموون. مادەی نۆ کە کۆتا مادەی بەشی دووەمە یەکەم لەسەر ئەم بڕگەیە دوو ڕا هەیە. ڕای یەکەم دانیشتنەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن و دەشێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش بکرێن. ڕای دووەم دانیشتنەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن
دووەم دەکرێت دانیشتنەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان یەک لەسەر چواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بن. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ مادەی ئەوەی جەلسە نهێنی بێت. بەڕێز کاک بێسوون فایق بەڵێ من لەگەڵ ڕای یەکەم لە فقرەی یەکەم دانیشتنەکانی بەنی بەم شێوەی لێ بکرێت. دانیشتنەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش دەکرێن واتە وشەی دەشێ لا ببرێ. بۆ دووەمیش بەم شێوەیەی لێ بکرێ دەکرێت دانیشتنەکانی پەرلەمان لەسەر داوای یەک لەسەر چواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بنواتە ئەوەی کە دەکەوێتە لەسەر داواکە تا ئەوێ لا ببرێ. زۆر سپاس. باشە سپاس. خاتوو وەحیدە یاقوو بەرێ سەرۆکی پەرلەمانی ئەتبێژم گە ڕائیە دووەم دانیشتنەکانی پەرلەمانی ئاشکرا دەبن چکۆ گەلک جارە متعلقة بتشتت نهيني يعني منشين سر دعوة يعني دانشتني برلماني ديك يعني قرأ يا دوام باشا سپاس. برز دكتور شركو حما أمين برز سروچ برلمان پشتیوانی لقسەکانی هاوڕێم بێسم فایقەکەم. باشا سپاس. خاتو زوزان صادق برای سروکی پارلمانی نقطه دوی دا او اکسر چاره اگر ام تنسیق بکند گل او رجید بوری دا ما گوتین اکسر سه پیشنیارد کن کو او دول سر سه بیتن جان زانم کنه دی چه تنسیق بیتن. باش سپاس. برای که قادر وطمان برای سروکی پارلمان رای کم با پسند دزانم هر وقت که بیستون وتی سبارت بدوه میش لراسی دا دکرێت دانیشتنەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک و وەزیران عەفو سەرۆک یان یەک لەسەر چواری ئەندامان بە ڕەزامەندی یا بە دەنگی زۆرینەی ڕەهای ئامادەبوون بە نهێنی بن چونکە زۆر جار دەسەڵاتی جێبەجێکردن هیچ شتێکی نهێنی نییە کە داوای دانیشتنی نهێنی دەکا تەنها لەسەرەوەیە کە تەقەبولی ڕەخنە ناکات لە سیاسەتەکانی یا لە پلانەکانیان بەڵام ڕێژ دەکەوێت کە لو پارلمانه بابتی گرینگ و تاوتوی پرسی گرینگ بکرێت کە بێنێ دانیشتنی نهێنی بۆ ساز بدرێ بۆیە بەمەرج بگیرێت بە دەنگی ینی زۆرینەی ڕەها دانیشتنەکان بکرێن بە نهێنی هەرچەندە لێرەدا بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان و تاوە بکرێت بە باش سپاس. بەڕێز مامۆستا سەمەڕوان گەڵاڵی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من کرا کە ڕام لەگەڵ ڕای یەکەمەوە دەستان خۆش بێت. باشە سپاس. بەڕێز کاکڤیان کاکڤەمانەوە نییە خاتوو ڤیان عەباس إشكالي نوع فرقينيا برای سروک پارلمانی نسبت ماده دوم آن ماده نه ببره از گل خاله ایکما بس ویشوی بیتن رینشنین پارلمانی دت آشکرا بنو و همی دستگاهن راگهاندنه هی راستا خوب پخش بکن. اول خاله ایک نسبت خاله دوی د ویشوی بیتن السر دخواست سروک هرمه یان سروک جوات وزیران یان سروکاتی پارلمان کردستانه
یان رزمندی دول سرسه یا انداماری نشتن دیب نهینی بیتن اجبرکو اگر بابت زوری حساس بیتن یعنی وی فتره بیتن رزمندی دول سرسه اندام پارلمانو بتورگرتن و گلک سپاس باش سپاس خاتو بهر عبدالرحمن بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم مادەیە پەیوەستە بە مەبدەئی شەفافیەتەوانەیە کە ئێمە بێبرەوی پێبین لە هەرێمی کوردستانە بۆیە لەگەڵ ڕای یەکەمم و وشەی دەشێتەکە لا ببرێ بۆ ئەوەی زیاتر ئەو مەبدەئە بچەسپێ دیارە کە دەستی پێم نەڕۆ ڕای دووەم خاڵی دووەم من پێشنیارەکەم تەنها ئەوەندە بنووسێت دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای یەک لەسەر چواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بن چونکە پێم وایە پەرلەمانتاران هێندە هۆشیاریان هەیە ئەگەر بابەتێک پێویستی بەوە کرد نهێنی بێ خۆیان بڕیار بن کە نهێنی بێ پێویست ناکا هیچ کەسێکی کە ئەو پێشنیارە بکە. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز کاک برز و مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووەم لە مادەینۆ دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک یان سەرۆکی هەرێم یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆ دانیشتەکانی پەرلەمان تەنها تایبەتە بە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان بۆیە لێرە پێویستی بە تەمیز و تەحدیدێکەیە ئەگە بابەتێک پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێم یان بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەبوو دەکرێت ئەوانش ڕایان هەبێت داواکاریان هەبێت بۆیە لێرە تەمیز و جیاکارێکمان پێویستە چونکە بەگشتی دانیشتەکان پەیوەستە بە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان ئەی ئەو بابەتانی کە پەیوەندی نەبوو بە سەرۆکایەتی هەرێم و بە ئەنجومەنی وەزیران ئەوان یعنی بە چ میکانیزمێک داوا دەکەن ئەمە نهێنی بە یان نهێنی نەبێت بۆیە تەمیزێک پێویستە و سپاس. باشە سپاس. بەڕێز مامۆستا هەورامان حەمە شەریف. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ لەسەر بڕگەی یەکەم ڕای یەکەم لاپەسەندە. باشە سپاس. بەڕێز کاک خەڵەف ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دووهەم ئەو بابەتانەی کە ڕەهەندێکی نەتەوەییان هەیە و مەترسی بۆ ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان دروست ئەکا پێشنیارەکەم ئاوای لێ بکرێت کە ئەو بابەتانەی ئەم ئەچنە ئەم چوارچێوەیەوە لەسەر داوای سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی یەک لەسەر چواری ئەندامانی پەرلەمان دانیشتەکە بکرێ بە نهێنی نەک سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەک مستەوایە بچکە سەرۆکی پەرلەمان بۆ خۆی بەرپرسە لە ئیدارەدانی دانیشتەکان و لێرەش دیاری نەکری ئەتوانێت ئەو ڕایە تەرەفکە بۆیە ئەوەی بۆ زیاد بکرێ ئەو بابەتانەی کە هەستیارێکی نەتەوەیان هەیە و لە چوارچێوەیەکی ئاسایشی نەتەوەیان مەترسی بۆ ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان دروستەکە لەسەر پێشنیاری سەرۆکی هەرێم یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی یەک لەسەر چواری ئەندامانی پەرلەمان دانیشتەکە بکرێ بە نهێنی. زۆر سپاس. ئێستا سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و ئەگەر سەرنج و تێبینێتە کاک بەزات جنابی شخصەت هەیە ناو نەنووسرا بۆ فەرموو. والله نویسی بس دیاره برای سروک پارلمانی مدونه از گرایی که ما یکم گرایی که ما دوهم از ویژه من بو اندام پارلمان هر کسی که دواب کرد نهینی بید نتیجه بدنگ دانید اندام پارلمان دیکلا بیت برند از گرند ما برازیمندی زورینه رها اضافه بیت کردن هنگی وقتا زبریت بهولان بنافولا پارلمانی کام نهینی بیت یا نه سپاس. باشه سپاس. فەرمونون سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم بابەتەش پێویستی بەوەی ڕوونکردنەوەیکی جارێش کە گشتی بدەینەوە لەسەرەوە ئەنی بەڕاستی ئێمە پێمان بڕیارماندایە پەرلەمان قەتعکەین لە جەزیرەیەکی دابنین جیاواز لە حکوومەت يعني براستي أوي إسم من لمناقشات يوم دمانوي برلمان لجزيريك بي وبهيت رايليك بحكومته وبهيت شوية كتير نبستريته كل راسي دا بما خوش بي بما ناخوش بي إما وحكومات بيكوين يعني ناكري بلاي حكومة سي نهاني هي تاوكو داوي دانشتي نهاني بكا يعني أصلا داوا كردنا حقي داوا كردني شي بينادي تنها داوا دكات ليرا رفزيكو كداواي كرد زانيت بابتكا بيوسني بأو زانيت بيوسنية بحكومات زانيت نهينية تو حقي الرفض للاي توا تنها أو دوايك دكات بويا بتصوري من يعني بو روحيتا إمنات وانين بيراوي كيباش بنوسينوا وما بيراو لو سوسرانان نوسين لو حكومتي جمعية أو إيوة ديلين
پەرلەمانێک هەموو شت و حکوومەت نابێ هیچ وجودێکی هەبێ ئەمە من مەبەست هیچ مەبەست ئەوە نییە بەڵام لە هەموو سیستەمی پەرلەمانی وڵاتانی دنیا بەتەحەدا بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتان